درباره وی مجاره گرینگیا هبونا پیوندین دنابر هرما کردستان و ایتالیا کو پیوندین دیروکینه حتی نها بردوامی پیهاتی داین و کویروجی وزیر برگیری ایتالیا سردان هرما کردستانی کرد و سبهیجی دیگل برپرسن پایا بلندن هرما کردستانی جوینن خواه لدار دخیتن قلت بيجا كي دقال بريس دكتور سوران أحمد سروكي انستيتيوتا كالتوريا كرد لروما لسليمانية ديكين بەڵێ دکتۆر سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش ئەمڕۆ وەزیری بەرگری ئیتالیا گەیشتە هەرێمی کوردستان و بڕیارە سبەی بریکاری وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بێت هەرێمی کوردستان ئەمە تا چەند دەگەڕێتەوە بۆ پێگەی بەهێزی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتی گەیشتنی گویدۆ کڕۆزێتۆ شتێکی کەم نییە لە ڕاستیە لە بەرەوەی شخصیتێکی قورسە غێریەوەی وەزیری بەرگریە بەس وەکو کابرایکی سیاسی شخصیەتێکی قورسە لە ناو ئەم حکوومەتەیە بۆ لە بەرەوەی وەزنێک و ژۆی لێگرن لە بەرەوە بوون و هاوڕێتی علاقات لەگەڵ کابرایکی وەکوایە بەرزە دوو هەم کۆرۆزێتۆ تاریخێکی سیاسی هەیە کابراایکە ژیانێکی ئەتوانین بڵێن هەمووی لە سیاست و لە ئیشی دەوڵەتیشە و لە ئیشی پریڤاتێشە بە حکومەی کوڕی عایلێکی سەناعیە کابراایکە تاریخێکی زۆری هەیە لە مەجالی چ کشت و کاڵە و لە حکومەتی پێشووشە لە حکومەتی بەرلوسکۆنیا نایبی وەزیری دەرەوەی بەرگری بوو لە بەرەوە لە مەجای بەرگریشە لە ڕاستیە کابراایکە لە هەمان کاتە چێ عیلاقاتێکی عالەمی هەیە چێ وەکو شەخص توانا و معلوماتێکی زۆریە لەبەرەوە شخصیان زۆر پێم خۆشە و کابراایکی زۆر بەتوانای و کابراایکی لە ڕاستی دڵسۆزە وەکو ئینسان یعنی بەهام کەسێکە باشیدی ئیسفادەی کوردستان ئیسفادەی لێ ئەکات. باشە دکتۆر بۆچی هەرێمی کوردستان بۆ ئیتالیا گرنگە؟ دوو نقطە هەیە وەکو ئەزانن یەکەم مەسەلە استراتێژی منطقەی کوردستانە غێریەوەی شەڕی داعش بووە دوو هەم مەسەلەی نەوتیشە طبعاً عیلاقاتی نەوتی کوردستان و ئیتالیا ئەتوانین بڵێن لە مانگیەکەوە بەپی معلوماتەکانێکە لە ئیتالیا خێنینەوە دەستی پێ کردووە و ئەمە دەورێکی گرنگی هەیە لەسەر پەیوەندی ئیتالیا سێ هەم بەعام ئیتالی لە ڕاستیە حەزەکەن مۆزوعێک و سیاست و سربەخۆیەتێکی کوردستان دروست بێت یانێ لە ڕووی شخصیەوە یانێ لە ڕووی فکرێ و لە ڕاستیەوان زۆر لەسەر ئەو ڕەئەن بەڵام حکوومەتێکن بەعام ئیتالی زۆر زیاتر بە ناوەڕاستی لە بەرەوە مەحاوەڵاکات هاوڕێتی دروست بکات لەگەڵ با بڵێن دەوروبەری کوردیشا لەبەرەوە بە ئەشیدی هاوڕێکی باشن بۆ ئەوەی بەکار بهێنن بۆ پەیوەندی لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانە لەگەڵ وڵاتانی کەی دەوروبەری کوردستانە لەبەرەوە گرنگیەکی زۆری هەیە بە ڕای من ئەو پەیوەندێ بەقوتر بێت. بەڵێ دکتۆر پرسی پێکەوژیانی پێکاتە ئاینی و نەتەوەی جیاوازەکان لە هەرێمی کوردستان تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەو پەیوەندیانە لەگەڵ وڵاتانی دەرەوە؟ ئیتالیا توانم بڵێم بە ئام فکرێکی خۆی هەرڕاستیشە کوردستان وڵاتێ بۆ دایمە ڕێگەیاوە بە هەموو جێرە دینە جیازەکان ئەمەش نمونەیەکە ئەتوانین بڵێن بۆ هەموو شەرق لە ڕاستیە دەجایە نمونەیەکی زۆر پۆزیتیڤە لەبەرەوە هاوکاریکردنی کوردستان لەو مەجاالە جارێکی کە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بتوانێت زیاتر لە ڕاستیە کوردستان دەورێکی پۆزیتیڤی هەبێت لە مەنتیقەکەیە و لەگەڵ لەسەر میلەتەکانی کا پیشانی بات کە بەعام لە میلەتەکان ئەتوانە مژین وە کۆزانین بۆ نمونە کلیسە بەلای زۆر گرنگە مەسیحەکان لە عێراقا لە شەرقا بتوانن بژین وە کۆزانین بە بەردەوام لە ڕاستیە ڕقەمەکانیان کەمەکاتەوە طبعاً ئەمە شتێکی باش نییە چ لە بەرەوەی بەرەو دەرەوە ئەڕۆن چ لە بەرەوەی کولتوری ئەم منتیقە لە ڕاستیە زەعیفەکاتەوە بوونی ئەم کولتورە کوردیە لە ڕاستیە ڕێگەیەکی زۆرەیات کە ئەو عێلاقەیە بەقوت بێت و دەورێکی پۆزیتیڤی هەبێت لە دەوروبەرمانە لەبەرەوە جارێکی کە کوردستان ئەبێ بە شوێنێکی گرنگ لە ڕووی کولتوراریەوە بۆ وڵات ئەوروپیەکان و ئێمە ئەبێ ئیسفادە لەو کولتورە باشەی خۆمان وەرگریم بەکاری بێنن زیاتر قورسی بخەینە سەر ئەو مۆزوعە. باشە دکتۆر بەڕێستان سەرۆکی ئەنستیتیوتی کەلتوری کوردن لە ڕۆما بە شێوەیەکی گشتی تێگەیشتنی ئیتالیەکان بەرامبەر بە هەرێمی کوردستان چۆنە
تەنها دەیانەوێتن پەیوەندی لەسەر ئەساسی سیاست و دیبلۆماسی لەگەر هەرێمی کوردستان دروست بکەن یاخود دەیانەوێتن ببنە شریکێکی ڕاستەقینە لەگەڵ هەرێمی کوردستان یاخود پارێزگاری لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بکەن لەسەر ئاستی نێودەوڵەتی. من تقریبا 42 ساڵە لە وڵاتە ژیم ئەتوانم بڵێم ڕفیقم لە هەموو مستەوایەکە هەیە چ لە مستەوای پەرلەمەنتاریا چ لە مستەوای ئاکادیمیا چ لە خەرشیاتیادیا لە ڕاستیا بەگشتی ئیتالی وەکو لە تاریخ پیشانیانەوەکەم قاموسی کوردی ئەوان کردیان لە 1970 لەبەرەوە ئەوان دایمە ئینترسێکیانەیەکو خەڵک لە ڕاستیا کە گەشەیە بە مەسەلە کوردیەکە بن و گەشەکە بە تایبەتی لەبەرەوەی ئەوان ئەزانن میلەتی کورد جۆرە تایبەتیشی خۆی هەیە لەبەرەوە پەیوەندەکەی ئەوان ڕاستەقینەیە زۆر بەجددی ئیشەکانەکەن و هیوادارم ئێمەش بتوانین لەگەڵیان نابڕێن لە ڕاستیا و بتوانین بەرنامجیان لەگەڵادا بنین و لەسەر ئەو لایەنەوە لە ڕاستیا ئێمە ئەبێ هێشتا زۆر شتی کە بکەین ئەتوانین لە زۆر مەجالی سیاسی و سەقافی و علاقەی ئاکادیمی و ئیقتصادیا کارێکی زۆر لەگەڵ ئیتالیا بکرێت لەبەرەوەی ئیتالیا بەڕاستی وڵاتێکی زۆر فراوان و لە هەموو مەجالەکانە قوتێکی زۆری هەیە لە ئەوروپا دووەم وڵاتە لە دوای ئەڵمانیاوە کە ئیستیرا دەکات یەکەم وڵاتە لە زەراعەتە حوتەمە لە سەناعەتە یانزەهەمە لە اقتصادە لەبەرەوە وڵاتێکی گەورەیە ئێمە ئەتوانین فێر بین زیاتر هاوکاریان لێ بکەین هەروە بۆ نمونەیەڵێم تورکیا ساڵی 100 تەلەبە نێرە لێوێ بەس بخوێنن تەواوکەن ئیتر ئاوا بەبەردەوام ئەتوانین ئێران وڵاتانی کەش باش بکەین کورد زۆر کەمە کوات سوود ئەو علاقاتانەی زۆر کەمە نیوادارم ئەو شتانە زیابێت. بەڵێ دکتۆر وەکو باسمان کەرەوە کەسێک کە سەردانی کردو ئێستا وەزیری بەرگری ساڵیایە و سوپای وڵاتەکەشی لە هەرێمی کوردستاندا هەیە و لە هاوپەیمانی نێودەوڵەتی هاوکارێکی زۆری هەرێمی کوردستانیان کردو لە شەڕی دژی داعش دەتوانین بڵێن ئەمە جارێتتر نیشاندانەوەی پاڵپشتیەکانی ئیتالیایە بۆ هەرێمی کوردستان لە شەڕی ڕۆبەڕۆبوونەوەی تیرۆر. زۆر ڕاستە لە ڕاستیان من ئێمڕۆ سەردانێکی کۆنسۆڵێتی ئیتالیم کردووە ینی ئەمنەوە ئەم پەیوەندانە منەوە قسانە لە ڕاستیا بە شوێکی ئەتوانم بڵێم زۆر سادەیی بازەکرێت ینی بە شوێکی زۆر ڕەفیقانە ئەمۆزوعانە بەشدارەکرێت لە مناقەشەکانە بە ئەشیدی ئیتالیا لەوڵا حانانە بەردەوامە بێت ئەتوانێت عێلاقە دروستکات بەس احتیمال دێژەکاتە زۆر ئێمە چی بەرامبەرەوانەکەن ئێمەش چەند لە ڕاستیا جدین لە کارەکانی خۆمانە. زۆر باشە بەڕێز دکتۆر سۆران ئەحمەد سەرۆکی ئینستیتوتە کەلتوری کورد لە ڕۆما لە سلێمانیت گەلمەوەی گەلێکی سوپاس دکتۆر. سپاس دکتۆر.